گفتوگۆی زیاتریان بابەتە دەکەم بەڕێز شێروان دووبەردانی پەرلەمانتاری عێراق ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵما. کاک شێروان زۆر سپاس بە ئامادەبوونت لەگەڵمان. دەکرێت پێم بڵێ بۆچی ئەمڕۆ جارێکی دیکە لە پەرلەمان نەتوانرا دەنگ بە هەمواری ئەم یاسایە بدرێت؟ سوپاس سەلااوڕێز بۆ جەنابەت و ببینەرەی خۆشەویست. وا دیارە گروپێک لە ئەندامی پەرلەمانی ناوڕاست و باشووری عێراق پێکاتینەوە چەند ڕۆژە بۆ کە ئەو ئەموارکردنی بەرگەی 12 لە بودجەی 2023 و 25 جێبەجێ نەکرێت حتا هەندێک مەرجیان هەیە. یەک لە مەرجەکانی ئەوانەیە کە مادەی 14 بابەتە بە تەعینا دامەزراندن کە لە بۆ ناوڕاست و باشووری عێراق بابەتی هەندێک پەرەپێدانە کە زۆرینەی پارێزگەکانی ناوڕاست و باشووری عێراق کە بەبێ پرۆژەنە کە لەو بودجەی 2024 بیانوە بۆ پەکخستنی هەموارکردنەوەکە یا بەڕاستی داواکاری شیعەکانە ئەمە؟ نان ئەوە ڕاستیە، ئەوە نەیەکەم جارە، ئەوە هەموو جار هەموو بودجە ئەوانەی هەندێک لایانی سیاسی شیعی بە چەند ئەندام پەرلەمان کێشە لە ناو هۆلی پەرلەمان دروست دەکەن بۆ ئەو مەرجانێ ئەوان کە پێویستیان پێ هەیە کە بودجەی 2024 کۆتایی کە دەنگ لەسەر خشتە بدەین قبولیان نەکرد ئللا 2 تریلیۆن و 500 میلیارمان ئیزافە کرد کە دەسەڵاتماندا سەرۆک ئەنجومەنی وەزیران عێراقە گواستنەوە بکات و بۆ پارێزگەکانی ناوڕاست و باشووری عێراق. ئەوان لە دونێکەوە ئەوە چەند ڕۆژە لە ناو گروپی واساب ناو ئەندامان پەرلەمان کە ئەو گروپیان دروست کردیە کەمە قبول ناکەین و دەنگ نادەین لەسەر هەموارکردنی یانی ئەمە شتێکی پێشبینی کراوە بۆ پێشکۆبوونەوە کە ئێوە دەتانزانی. بەڵێ ئاگامان لێبوو لە ناو لە دونێکەوەش کە دونێکە کۆبوونەوەی لیژنەی دارایی کە ئەوڕۆکە لیژنەی دارایی دا ئەندام پەرلەمان لە حەفدا کە دەنگیان بە ئەو ڕەشنووسی بودجەی عێراق مادەی 12 کە ڕپەسەندیان کرد ئەو حەفت ئەندام پەرلەمانە کە ئەوڕۆکە نفسی ئەوانە کە جەویکە لە ناو هۆلی پەرلەمان کە چەندین ئەندام پەرلەمان زیاتر لە 70 ئەندام پەرلەمانیان زیاتر کە چونە دەرەوەی هۆلی پەرلەمان کە دەنگ لەسەر هەموارکردن نەکەن ئللا ئەو مەرجانی خۆیان هەیە. ئەمەش کە دەڕۆین لە بۆ کۆتایی ئەو خۆڵە پەرلەمانە بەرۆ هەربژاردنیشی مانگیدا ئەم ساڵەیە بە تاکید ئەوانشی وەکو لایانی سیاسی وەکو ئەندام پەرلەمانی سەربەخۆ دەبێتیان لە بۆ خۆیان هەندێک خزمەت یان هەندێک موچە یان بودجە یان پەڕەپێدان بۆ ناوچەکانی خۆیان یان دامەزراندن بۆ ناوچەکە خۆیان پارێزەکانی خۆیان ناوڕاست و باشوور ئەو مەرجیانیان دانایە. باشیان لەگەر مەرجەکانیان جێبەجێ نەکرێت کاک شێروان واتە ناتوانن مادەی 12 هەموار بکەنەوە؟ زەحمەتە ئەمە زانی زۆرینەی پەرلەمان برایانی شیعەنە ئەوە کە فراکسیۆنە کوردستان لەگەڵ برایانی سوننە ئامادە بوون لە هۆلی پەرلەمان پێویستیمان بە 166 ئەندام پەرلەمان هەیە کە بتوانین ئەمە دەنگ لەسەر هەموارکردنی ئەو بودجێ بدەین و بەبێ برایانی شیعە ناتوانین. هەندێک لێیان مانەوە وەکو ڕێزگرتن لە بریاری سیاسی یان ڕێکەوتنی سیاسی بە زۆرینەی ئەوانەی دیکە کە هۆلیان بەجێ هێش و نەمانتوانی وابزانم 150 ئەندام پەرلەمان بەس ئامادە بوو لە هۆلی پەرلەمان کە دوای زۆر محاولە کرا لای جێگر سەرۆک پەرلەمانێک سەرۆک فراکسیۆنی کوردستان لەگەڵ لایانی شیعەکە بگەڕێنە هۆلی پەرلەمان دوای گفتوگۆ بکرێت و ئەوانەی کە مافەکانی ناوچەکان پارێزگەکانی ناوڕاست و باشووری عێراق کە جێبەجێ بکرن ئەویان ڕەتکردنەوە ئللا بە فەرمی لای حکوومەتەوە کە خشتەش بێت ئەو خشتەیە گۆڕانکاری بکەن مافەکانی خۆیان ناوچەکانی خۆیان پارێزەکانی خۆیان بکەنە ناو خشتە و ناو هەموارکردنی موژێت دوای ئەمە دەنگ لەسەر هەموارکردنی بەرگەی 12 دەدەین. بەڵێ کاک شێروان بەپێی ئەو زانیاریانی کە وەرم گرتووە ینی ئەم ئێوارەیە شاندێکی هەرێمی کوردستان جارێکی دیکاتۆ بەغدا بۆ ئەوەی کە لەم بارەیەوە گفتوگۆ بکەن. پێتان وایە کە تا دانیشتنەکەی 21 مانگواتە 2 ڕۆژی داهاتوو دەتوانن ئەم گرێ کوێرێ بکەنەوە یان نا؟ بخۆی ئەوڕۆکە خشتەی پەرلەمان لە بۆ ڕۆژی سێشەم ئاشکرا بوو ئەمە دەتوانین کە پێنجی ئەندام پەرلەمانیان لای سەرۆکاتی پەرلەمان دووبارە فقرەی ئیزافە بکەن لە بۆ دەنگدان لەسەرەوە ڕێکەوتن کرا گەشتە قەناعەتێک
لای سەرۆک وەزیران و یان لایانی سیاسی کە خشتەی کە لە حکوومەتەوە دێدیان ئەو هەموارکردنەی ئەوان کە پێویستیانێت چ برگەی چواردە بیت کە غێر برگە بیت کە بتوانین دوایی ئەوان زانی ئەوە کە متمانە نەمایە بینی لایانی سیاسیین نە کورد و نە سونە و نە شیعە باوەڕ ناکەمەوە قبول بکەن ئیلا کە پێکەوە وەکو یەک سەلە ئەمە بتوانین کە ئەوانە داواکاری ئەوانی ئەندام پەرلەمانی برایەکانی شیعەنە کە جێبەجێ بکرێت و کە پێکەوە ئەو هەموارکردنە دەنگ لەسەر برگەی 12 بدەین و یان 14یان ئەوەی خشتێکە دێت ئەوەی وان کە جۆبیزبین ئەوڕەکە لای ئەندامانی پەرلەمان زەحمەتە کە بتوان بگەینە ڕێککەوتین دەگەلان ئیلا پێکەوە یان لەگەل سەرکردایەتی کوردستان و دەگەل چوارچێوەی هەماهنگگی و دەگەل هەندێک لایانی سیاسی کە متماناوی و پێک و سەرۆک وەزیران کە دوای ئەو مادەی 12 جێبەجێ بکرد دوای ئەمە کە وەکو فراکسیۆنە کوردستانی پێک و دەنگ لەسەر گۆرانکاریان هەموارکردنی برگەکانی ئەوانەی پێویستیان یان خشتێکێک کە لای حکوومەتەوە دێتین 25 کە بتوانین بۆیان گۆرانکاری بکەن و بودجەی ناوچەکانی ناوڕاست و پارێزەکانی باشووری عێراق بۆیان زیاد بکرێت و لە پترۆ دۆلار یان لە پەڕە پێدانە لا لە بەرهینانە. بەڵێ کاک شێروان ئێستا بەپێی ئەو خشتەی کە بڵاو کراوەتەوە بۆ دانیشتنەکەی 21 مانگ هەرسێ پرۆژە یاساکەی یاخود هەرسێ داواکاریەکی کورد و شیعە و سونە لەو دانیشتنەدا خوێندنەوەی بۆ دەکرێت. ئەمەش ناتوانێت جارێکی دیکەیانی وا بکات کە هەرسێ داواکاریەکە جێبەجێ بکرێن هەتا ڕێکەوتنی سیاسی نەکرێت ئێوە لە پەرلەمان ناتوانن تێپەڕێنن؟ ئەو سێ پرۆژە یاسایە یعنی خوێندمان دوانەمەش بۆی تەوامان کردو مایتەوە ئەسباب موجودە لەسەر هەرسێ پرۆژە یاسا بدرێت و دەنگدان لەسەری ماوە ئەو دەنگدانە شێشە کێشەمانە یعنی ئەوڕۆکە بابەتی عەفو عام و بابەتی عقارات و بابەتی حوار شخصی یەک پێشەم یەک دوانەمە یعنی متمانە نەمایە بینی لایانی سیاسی و بینی ئەندامی پەرلەمان دەیدێت و دەنگ لەسەر پرۆژە یاسا خود دێت و دەرەچوەکە ڕۆکەکە وایان بەسەر مەکردەوە لایانی شیعە کە لە فەقەرە یەکەم دەنگیان لەسەر پرۆژە یاسای هەوارگەریدا دوای کە تاوایان کرد هۆلی پەرلەمانیان بەجێهێشت ئەو کێشەی کە هەیە لە هۆلی پەرلەمان متمانە نەمایە بینی لایانی سیاسی و ئەندام پەرلەمان کەم بتوانین ئللا پێکەوە وەکو بڵێن یەک سەللا کە دەنگ لەسەر هەرسێ پرۆژە یاسا بدرێت و یان لەسەر هەموارکردنی برگەی 12 کە تایبەتە بە هەناردەی نەفت و نرخ لە 6 دۆلار ببتە 16 دۆلار. بەڵێ دەست خۆش بەڕێز شێروان دووبەردانی ئەندامی پەرلەمانی عێراق زۆر سپاس کە لەگەڵمان بوویت.